دم باش تماشاوانی نجاح روشا کوبانه کشوان پرزگیرکانه کنها سروکاتی هرمه و حکومت و پارلمان کردستان و جاده کردستانی لباشور کردستانی ده دم دا پرانی حزبان بخواه مجول کریه دنها هذا پرسا کانتونا کوبانه نک بتنی لسر آسین دولتی و اقلیمی گرینگی پتیدان له هرمه کردستانی جیگ همو آراسین جدا جدا بخواه مجول کرنه سروک هرمه کردستانی جیگ مسعود بارزانی دو لباجار دو که گل هر دو کی آلین کردان خاصریه دموکراتیک یا روشاوای کردستانه کو برپرسه پروبرن هر سه کانتون افرین جزیر و کوبانه ده من دمداد گل جواتان اجتماعی کردی ل سوریه جویا کو تدا صالح مسلم و کو برپرسه یکی روشاوای کردستانی شده بجدار بوم دیودا آلین روشاوای کردستانی جی به هفرا جوین انجام دا گلو جوینان سرچ بنما بو گشن انجام و کو گل جارندن جیل هولیره لهف جویانه بتایبتی لجیر سرپرشکه سروک هرما کردستان مسعود بارزانی آیا وجاری جواز الجاردی وجاری افعالیه دیگه نه خالق هفبش جبوکو او روشا کوبانی او روشا اسکارا کوبانی او برخدانه سه روزه کوبانی تیمشاندن کو فعلا اراده که برپسرتیه یا احزاب روشاوی کردستان برانبر وهابی تو برجاندیت خب دنالیه که همو بو برجاندی نتوی پاراسنا روشاوی کردستان به هفته بگرن اول باشور کردستانی جی و کو گله جرا چاو در بجنک اجنده خب سپینن بلکو اوجی حوال بدن زیاتر برجاندین خلق روشاوی کردستان یک ریزیه هزین روشاوی کردستان برجسته کن اول دو که او کوم جوین دو که ین هزی آلین روشاوی کردستان گلو بريفاتشي نافارو كان شابو اكيد دفي شارشوي دا غريب حسو نونري بيد الكردستان كويكش اندام اكش بجداربين وان جوينين دوهين دوكي لباجار دوكي الاستوديو مديد جلمه بيتروا محمد عبد الله برپسي پيوندين بارتيا چارسريا ديمقراطا كردستاني الاستوديو لسليماني دي جلمه ملكاي محمد لسراتا ولا برسان دست بيكين ل غريب لسر خطيسه كربتشين كايك محمد للاي كاي غريب لبروا زياتر بله كايك غريب دنباش جبركو تو دنافا جوينان دا بجدار بوي قالوا روشا جوينان نافاروكا جوينان انجام جوينين دو ينوا وكو الين روشافا دقال مسعود بارزاني ودقال هفدو جوابونه اسپاس دکم دم واجی باش به جوینا گوده حتی مشاندن به عالیه بود جوینا عالیه کی هفسرو که پارتیامه به جناب سروک هرم برز مسعود بارزانی رفتی تنکر قدر زیاده ترینی ساعتی اف جوین دوام کرد جوینا کی بالکش بود چه هر کسی گیل به جوینی بود اجبرگو اف دمگی درجه برز صالح مسلم یعنی و نبراوی و هولیره هنگی قطبنا جابوا لجناو بيدا اف جبين بو سبب كي بكرنا روبالا جينو سبب بكرنا مرحله جينو باواجي اريني ايجابيه من بي جبيني دنرن دا علي دي ترداجي جبينا ديامين ديسا دبنسيا جناب السروكي هرمي دا بريز مسعود بارزاني دا حردو الشاندا يقول لهاتنا جمهب لدهوكي الوداري جوینا کی زیادتری ساعته کی برخواد و جوینا گوهاتیا کردن جوینا پیشوازی وازی کرنی بو جوینا سلاف کرنی بو جوینا گو حردو عالی بین جمهب افساله که قطبینا تابی دورتا حردو عالیه ده هی عالیه کی برادری مین پارتین دنبا انجمن کردی لسوریا و عالی دندجی پارتین گو دنبا ریبریا خوسر گو جروجاوا هاتبون حردو شانده بجواجي براتي بجواجي كردواري بجواجي بهالوستاجي بهيفيجي مازن هات مقالها والقال جناب سروك هرمي كردستان بريز مسعود بارزاني زيدتري ساعتاجي هبيبين هاتا كرن نقاش هاتا كرن جبيناجي باشبو بالا حركه جي الا جبين قالوا انجام ذهبون كي غريبه كنت بيجي لغوري دلي كردابو وكنت قلت جبين بيش رازي كرنبون يعني انجام يعني او انجام ويجفيني او بكو غوري ماجي دخواست وصابو جفين دوام كير يعني دوام كرنا في جفين اغو ايروتشي بي او جي انجام هبديتنا دهبو يعني جوي تاثيري بو هلبات رولگی رایدارن سروکی هرمی بتایبت ذهبو و هر وها ریادارن
پارتین سرکجی و مرا قادل وان بوجی گو و تبگر آزادی وانجی مرا دکر گو اف جوین چه به هوایی که بده شارع کردی هوایی که بده کردانی گشتی ترسه گته که دلین ترورن داعش و ترور هوانا گل سر ایرادا گله کردته کرن به وی تأثیری جوین ایرو دانه سبی ساعت 11 الاوتيل دلشات پلاس جوین دست بو دوی جوینه دجی حردو عالی دیس آماده بون و حردو عالی نرینه خواهانی ام بیجن دست پیکی وکرنا جوینه دبن برادر کک دکتر حمید دربندی مسئول علاقات خارجی دیوانا سروکتی هرمی او بخاجی باشتاری به جوینه بو اف جوین وکر هیویاویجی او بگو اف جوین ببه دکبه دیروکه اف جوین ببه وسیله لواتنه وسیله سرکفتنه وسیله بله که غریب گل روجاوا بیکرند علی سیاسی ده علی جواکی ده او اجواء نافا جوینه تا چاواسن گندن نیتا گلو نیتا کا جدی هه بگمان پیشتر جی گلک جوین کرن رکفت نما اولره او گلک شیدیان کرن لوی جاره و کو بجربیه که جوینا گلو نیتا که جدی هه کو دنها دا بگنه لافاتنه که مشترک اینا باوی که گشتی یکان به جوینه و که بشه بینن بری سالگی عند سال و نیف چه بونه فرقی سالگی هیا و وی سال ده گله کی پیشکتن گله کی تطورات سر آستا روجاوای کردستان چه بود عالی سیاسی ده عالی جواکی ده هر واد عالی پاراستنی ده تا پیشکتنی گله کی مزن چه بود نیت برادری می انجمنان اجتماعی جی او بگو وجنها پیدا اوجی خودی پلگی نبن اوجی وجنها پیدا مشارکه کی بکندوا پیشکتنی گود روجاوای کردستان ده چه بونه tabi دوی سال گذر باس بی و کم زنن آستا برخودانه آستا تکوشینه بلند بو فره بو د آستا وی برخودانه د آستا سیاسی آستا دوبلماسی ده تاثیری که خواهی گله کی مزن چه کر چه د عالی حریم ده دبه چه د عالی آستا نوونه توی ده دبه بلیوید عالی جواکه ده پیشکتنی گود د نوار ریبریا خسر دامازراندن اوی ديمقراطيك سيستما كانتونا قول الحرس هرمين كرد روجا اوان هيا چند پیش از لبان کانتونان کی غریب ابا حمي ابنا جبوكو دماتا كرت دیگه مدا ده سال ده شون خايشتن بله جبونا كنت يعني في تاثير الحركه كسي كري حتى بله ما قلت اوان الين روشاوا بلي واش بلي شان دي خسر يا ديمقراطي قالوا نيتوان بريانها اوان اعتراف بكانتونين روشاوا نديكر ايانها لسربيه كي نارينينو چوانه يعني اعتراض كرن بكانتون حتى في دمي تفيدت منفعت ناكه يعني چونکی هدی آستا نبنتوی ده اف سیستم ته قبول کردن ده آستا نبنتوی ده پاراستنا به سیستمی ته قبول کردن و اگر مثلا اپوزیسیونا و کوالسیونا سوریه هی ده عین زمان ده افجی لدجی و سیستمی لدجی و پاراستنی درد که و یعنی اولین ما برادرین من ده انجمن اجتماعی کردی ده جی و یکی باش زانن و باش نزدیک دبن و نرین وانجی او بگو یعنی گو کاری که دبیر ریوبری ده باش بکن زانن اداره که ریوبری یک در کتیه حتی نبونه شریک وی ریوبری نبونه آلیکاری وی ریوبری آنکاری گود نوا جواکی ده لیوانجی وسا دخیانی خواهد داد گو ام نه شون ده ام مرق دکن ببین آلیکار مرق دکن ببین شریک وی پیشکتنی گود روجافای کردستان ده چه ده هلبت افتشنی گله کی ایجابی نه یعنی افجی هوایگی تفاعلگی لجوینا پشت نیرو دخینه چنکی هر دو عالیه لافکر قومیتاگی در خینن شش کسا و سیسیابه اویت رشک نامه که در خینن و سروی جوین چهبه و هنک باشاده لب بکن لب نکن چکی چیزی ده و هر واحد جوین و دم پیش القامش لو دوام بکن. بله کاکی محمد بگمان کاکی غریب حکمی وی یکی که لباس جبرک بونه که و کاتا کش کمله گلیمه بالام بسیاره لبارستم کین کوبوناوی امجاری سرو کریمی کردستان لگلان سیاسی کان لدهوك شاري دهوكي روشاوا او قصاني كي غريب حسو كردي تو كان اميدته ك اما امجاره بگن انجامك لراسيا سپاس بو ايوا سپاس بو همو گريلا پيرمك كي صبر خداين دكن حرمت ورز بو او شيداني ك جاني خوان بخدكن اوي د گزاري ناوشكه دا شركه
پیلانجیێڕێکی لە پشتەوەیە نا هەموارێک لەم شتەیە قەیرانێک هەیە ڕووی لە ناوچەکە کردووە دۆزینەوەی هێڵی سیاسەتەکان گرنگە زۆر گرنگە بۆ ئەو مەسەلەیە هەندێک حیزب لە باشووری کوردستان و لە تەواوی کوردستانیشە لە ناو ئەو سیناریۆیانە هەندێکی جێگە دەگرن هەندێک لە بەرخودانیدان هەندێکیش بێدەنگن ئەمە زۆر گرنگە بەڵام ئەوەی دەگوزارێت لە ڕۆژاوای کوردستان قارەمانی و بەرخودانیەک هەیە لەوێ لە هەندێک شوێنیش بێدەنگبوون هەیە ئەوەی ئێستا لە باشووری کوردستانە دەیبینین لەژێر فشاری خەڵکە هەندێک خەڵک هاتوونەتە جواب من چەند هەفتەیەک بەر لە ئێستا هەر لەم تەلەڤیزیۆنەوە باسیەوەم کرد کە بەرخودانی کوبانی و بە ئەمری واقع بەسەر کۆمەلگای نێودەوڵەتی بەسەر تورکیا بەسەر باشووری کوردستانە دەبێت هەموو کەس بە سیاسەتی خۆیان بچێتەوە ئەگەر لە باشووری کوردستانە تەماشا بکەین ئەوە چەند ڕۆژێکە خۆپیشاندان و ناڕەزایەتەکانی خەڵک فشارێکی بۆ سەر حیزبەکان هێناوە کە چیتر بێدەنگی بشکێن و واز دەبێت دەنگی بێن ئەوەی ئیمڕۆ دەگوزارێت ئەو کۆبوونەوانی پەرلەمان هەیە هەروەها کۆبوونەوەی سەرۆکی هەرێم هەیە لەگەڵ حیزبەکانی ڕۆژاوای کوردستانە من بەش بە حاڵی خۆم ئومێدەوارم هەچ کەس جێگەی خۆی بگرێت لە بەرخوداندا و ئومێدە بەخشم بۆ ئەوی کە هەمومان یەکدەنگ بین بەڵام گەشتبین نیم بەو کۆبوونەوانە چونکە ساڵام موسلیم کاتێک کە چووە تورکیا هەندێک مەرجاندانە ئەو مەرجانە شتی فەڕستکردن و بۆ سەر حرەکەتی کوردی لە ڕۆژاوای کوردستانە بەڵام قبولی کرد بەڵێ قبولی نەکرد ئێوە جوابەکانی هەمووتان بینیتان ساڵام موسلیم نەتیجەی نییە بەڵێ نەتیجەی نییە ئەوان دەیانەوێت هەمیشە ئێمە غوڵامی ئەوان بین هەمیشە ئێمە دەردەستی ئەوان بین ئێمە چۆنیان ویست ئاوا بەکارمان بێن ئالێتێکی دەستی ئەوان بین بەڵام ئەم کۆبوونەوانش کە بەڕێز مەسعود بەرزانی هێناوێتی هێڵی بەرخودان و هێڵی بێدەنگ هێنێتە لای یەک ئەنجومەنی گەلی ڕۆژاوای کوردستان لەگەڵ ئەنجومەنی باڵای کورد لە سووریا کە هێناوێتە لای یەکۆمانە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ئەوەی پێوە دیارە کە دیسانەوە ئەو قەوانەی کە چەندین وا بۆ 2 ساڵەچێت پارتی ئێوە فەرزیکە لە ڕۆژاوای کوردستانە دیسانیش لەم کاتی قەیرانە لەم کاتی کە ڕۆڵەکانمان لە ڕۆژاوای کوردستان لە بەرخودانێکی بێوێنەدان کوبانی خوێنی لێ ئەچۆڕێت لەم کاتەشە ئەو هاتووە هاوسەنگی لە بینی ئەمە دروستە کات و ئێوێتن کات ئەوە ماوەی مانجێکەوەکو خۆتان باستان کرد هێرشێکی ناهەموار لەسەر گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان لە پیلانێکی گەورە هەیە ناوچەکە و لە داعش چڕ بۆتەوە ئەو هێزانە لە چۆن کوان ئەو هێزانەی کە بەڕێز مەسعود بەرزانی پێشەسا داخوازیەکرد لە ڕۆژاوای کوردستان ئەمانە ببن بەلا 150 ئەو ئەزمونە تاڵی کە لە باشووری کوردستانە هەبوو ئەیانوی لە ڕۆژاوای کوردستانیش تاقیکەنەوە ئێستا بۆ ناچن تێکۆشان بکەن گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان دەست بۆ تەڵەپوشێکە بات سەر بە کۆشی دوژمن ناکەین ئەچینە لای ئەمریکا ئەچینە لای ئەوروپا ئەچینە لای ئەردۆغان ئەچینە لای ئەحمەد داود ئۆغڵو ئەی تۆ چیەکەی لەوێ ئەی بۆ بەرخودان ناکەی بۆ تێکۆشان ناکەی من لە کۆبوونەوەیەکە بەڕێز ساڵام موسلیم هاتە ئێرە لەگەڵ دانیشتێکمان کرد باسی ئەوم کرد ئەمانە ئەهێنەوەی بێنەوە ڕۆژاوای کوردستان و تێکۆشانکەن وتی خاکی ڕۆژاوای کوردستان بەشی هەموو کەسەکە تێکۆشانی تیا بکات حەز ئەەکەین چێ ئێوە تێکۆشان کا بابێتەوە لەسەر ئەرزی واقعی ئێوێ نەک لە کۆشک و وێلاکانی هەولێر و ئەستەمۆڵ و چۆکی ئەوروپا دانیش بێت و باز لەوە بکات لەوێ دەسەڵات بێت خەبات و تێکۆشانی ئەوێ نیشانیدا خەبات بۆ دەسەڵات نییە بۆ ئازادبوونی گەلەکەمانە بۆ بەڕێوەبردنە بەڵێ بە کاک غەریب ئەم vê پرسێژی بکەین دنادا civîn berdamin ev civînejiyekî bêguman serpirsa Rûşavan e gelo serokê Herêma Kurdistanê civînawî digel birêz Salih Mustîm behsê çawa behsê rewşa Rûşavayê Kurdistanê bi taybet kantûna Kobanê ku li wir gelek daxwaza alîkariyê dikin gelek daxwaza alîkariye heta kantûna Cizîrê jî gelek caran dibêje çi nebî deriyê Sêmalka li niha şûn da vekirî be bukarên bazirganî hatûn çûnê gelo li durveyekê ev civîna duqolî çawa behsê pirsgirêkên nihayên Rûşava hate kirin ڕاستە یعنی جivînekî duqolî bû ama civînekî gelekî giring bû gelekî muhim bû jî di aynî zaman de çavê her kesî me gavêdinî ji got vê civînê bû taybet rewşa û Kurdan giştî hatibû nirxandin û ev êrîş û terorê ku ser îrada gelê Kurd de têkirin bi navê Daeş û hevalbendên Daeş ku dixwazin îrada gelê Kurd bişkînin ne tenê li Rojavayê Kurdistanê û ne tenê Kobanê çunkî Cenabî Serok dîsa jî digot Kobanî jî hewlêre hewlêr jî Kobaniyê ferq nîne ji bo Kobanî hewlêr Amed an deverekî din yani ev tewaccuhatekî netewî bûn yani bu derketibûne pêş di wê astê de û berxwedana got bi rastî berxwedana got destana got yekîneyên parastina gel yepekê û yep jê ava kiriye û serkeftina got bi dest xistiye hundirê Kobaniyê de şahîdê her kesekî her kes mereq dike
دندره هر دو آلیا دجی بو گندما نقاشه هر کپی نقاش کربو جبو کوبانی یعنی هنگی بلکی زور زحمتی هبه علی کار دستک به شاندن به داندن چونکی مخابن دندره سوریه ده تخم کوبانی روجاوی کردستان کانتونا کوبانی ده همو حرم عربانه عايش بنا يعني برانيا وين وستبدا عايش بنا وهرم فالانه جبلي قواتي عسكري وترورة عسكري داعش بلي وين تتشتنا الملي وي باكورجي دولة تركيا دولة تركيا في هالوسطى خا في موقف خاي دجاتيا كردادك البت نيلا افو شيرو درمان در باس ببه بله گلو دنوا جبینه دوا بسندنه كو هرما كردستان بله هرما كردستان علاقات نوی انگلی برفرد دیگل ترکیه نه و بساندجینه که کو هرما كردستان بکار به برای پیوندین خود دیگل ترکیه هیچ نه به الیکاریان مروی او درگه الیکاریان مروی لهمبر کوبانه وگه نه او نبو گندما جوینه نه حتی نقاش کردن فقط تشتی اساسی کد جوینه ده حتی نقاش کردن روشا ترور و تهدید و خطر و سر اراده گلی کرده و ام وکا کرد ام چبکل همبر به خطری عن همبر به تهدیده احتیاج پیوستی بیاکیتی و اتفاقی هیا احتیاج به هفگرتنی هیا احتیاج گو اف ایریشه گو داعش سر اراده گل ده تی کرن هر کس جی گو تی ده هی و خطر لسر وی داتی کانو به دور ده پاراستنا خواب که لور ده شر داعش بکه چونکه اف خطر داعش و ببو گندم سر جوینه هر دو جوینه ده گله کی برفره حتی نقاش کردن بله مرحله گو امتر در باست بن بله که در باست بن مرحله کی حساسه مرحله کی نزدیکه احتیاج به پیوستی به ضرورت به بیاکیتی و اتفاق و بری حد تشتی هی بله كاك محمد برايتو او جرينجي استا بروشاي كردستان ادري او جرينجي كصالح مسلم بتولي كبيغمان بيشل مانزاني حتى لري سيمال كاشنيانش داخل بشركه اعلامي تند لبيني لايني كي تحديد لك باشوري كردستان لجلوان ابو لسا داتني صالح مسلم بانجيش كدني بويرا وكوبنو لجي سوري كريم كردستان بيتوي اگر كانتوني كوباني لم روشا ولم برجريه تاسد نبر روشا كي بمشي ابو لراسي دا هموش تيك امرو باشا كل بيت لايك من اميدكم كل همونا كويت كان ولا بنين بين لايك بلام هنديك دلن درنگا وهنديك دلن زوا راسا درنگا بلام استاش توانين دس بكين اوي دا گزاري بليني تانيا من بلينك نابينم برلماني كردستان كوبوتوا كتمثيلي چەند هێزێکە کا لە باشووری کوردستانە ناتوانێت بڕیارێک وەرگرن ئەجندای دەرەکی زاڵە بەسەر هەرێمی کوردستانە من لە سەرەتا ئیشارەم بەوە کرد ئەوەی کە لە تورکیا بە ساڵام موسیمە درێت لێرە بە شێوەیەکی تبێوترێت ئەوەی لە تورکیاوە سنوورەکان لە گەلی ڕۆژاوای کوردستان داخرێ لە باشووری کوردستانیشە خەنەق لێرە دەدرێت دەرگای سێماڵکە داخرێ دەرگای سێماڵکە دەڵێن کراوەتەوە بەڵام بۆ هاتنی خەڵک کراوەتەوە بۆ ئەو نەکراوەتەوە تۆ هاریکاری بنێری ئیمڕۆ کۆبوونەوە و بەیاننامە و قسە و ئەم شتانە کاتی ئەوە نییە کاتی هەڵوێستی جدیە هەڵوێستی پراکتیکیە ئێمە لە ڕۆژاوی کوردستان پێویستمان بە هێز بچێ بەدەمێەوە داعش هەموو ڕۆژە هێزی بۆ دێت دەبابەی نوێی بۆ دێ ئەسلحەی نوێی بۆ دێ خەڵکی نوێی بۆ دێ ئەبینین ئەڵێ لە فەڕەنساوە ئەوە پەیوەندی کرد لە سعودیەوە ئەوە پەیوەندی کرد لە ئیماراتەوە ئەوە پەیوەندی کرد لە ئەفریقاوە ئەوە پەیوەندی کرد ئێمەی هەرێمی کوردستان لەم دەچەند کەسێک نییە پەیوەندی بکە دەبابەکانی داعش ڕۆژ بە ڕۆژی نوێیان بۆ دێت ئێمە کەسێک نییە فیشەکێک بنێرە بۆ ڕۆژاوای کوردستان ئێمە ئێستا پێویستمان بۆی لە ڕۆژاوی کوردستان ئەڵێن مەسەلە جوگرافیکەیە نا مەسەلەی جوگرافی چییە تۆ مەسەلەن ئەسلحە بنێرە بۆ جزیرە گەلی ئێمە لە ڕۆژاوی کوردستان ئەڵێن بۆمان بنێن بۆ جزیرە ئێمە ئەو دەواازە دەکەینەوە بەڵام کەس هەبوو تا بینێرێت ئەلێن نردووە حتا مە لە کانتونی جزیرەش ئەڵێن ئەسلحەمان هاتووە ئەسلحە شتێکی کەم باسەکەن لە وەزارەتی پێشمەرگانە 100 کلاشکۆفە نازانم چەندێک ئەوە کاریگەری نییە لەسەر ئەوێ ئەوەن داخوازیەکەن ئێمە هەندێک لەو زیرە پۆشانەی کە هەیە هەندێک پاساوە هێنەوە نازانام لە هەرێمی کوردستانە گوێم لێ لە ڕاگەیاندنەکان ئەو ئەسلحانەی کە هاتوون کە بە مانگێکە پروپاگەندەی بۆ ئەکرێ ئەسلحەی کەنەدی دێت ئەسلحەی ئەڵمانی دێ ئەسلحەی فەڕەنسی دێ ئەسلحەی ئەمریکی دێتە هەرێمی کوردستان کوا پاساو بۆ دێننەوە کە ئەم ئەسلحانە واهین کراوە بێ لە شەڕی داعشە لە کوبانی شەڕی داعشە پاساو بۆ هێنەوە ئەمە لە هەرێمی کوردستان ئەم چەکانە دەرنەچێ بەڵام باشە خۆی ما کوا ئەو ئەسلحە و زیری پۆشانی کە لە سەردەمی ڕژێمی بەعسا کەوتۆ دەستی ئێمە با ئەوانە بچێتە ئەوێ چی بەسەر هات یعنی ئەگەر ئێمە ئەمڕۆ نەتوانین هەڵوێستێکی جدیمان هەبێ بەرامبەر بە ڕۆژاوی کوردستان بۆ کەی هەڵگرین دنیا بە لەوەی ئەگەر تۆ هەڵوێستێکی نەتەوەی نەبێت
ناتوانانی پاراستنێکی نەتەوەیکەی ناتوانانی دەستکەوتە نەتەوەیەکان بپارێزیت ئێمە لێرە ئەوەیە لاوازی لە هەڵوێستی نەتەوەیە هەیە ئەژیندای دەرەکی بزاڵە لە باشووری کوردستاندا ئێستاش ئێمە ناتوانین دەستگەرێنەوە لای تۆ بە دو پرسیارمان کاک غەریب دنهادا لە باشووری کوردستانی ژمارەێک هەند پێشمەرگێ وەکو دیل دەسێ داژانە هەمەندەمدا بە هەزاران کوردی نێزیدی دەسێ داژانە و gelek dîl çekdarên Daeş bi dîl li Kobanê jariye YPG û YPJ hat negirtin. Dengoyekî belav bû di nava mîdyan da torên civakê de dibêjin YPG dixwaze ku evan kesên Daeş çekdarên Daeş ku dîl di destê wan de ne li hember azadkirina hin pêşmergen û xelkê din alûgur enkû pey biguherin digel Daeş li Başûrê Kurdistanê. Gelo tişekî wisa ji ber ku xelîk vê meraq dike. راسته يعني ام جي تاكيد كان بتشتي يعني ام هذا يا بكي يا بجين هذا كي تاني طرفك عليك تاني نينا هذا كي نتوي خاطبينا يعني اجبو وجي دما قلت تشتكي وصا تشيبه يا بكي عمدايا ام جي كانن علي كاربن في استيده çünkü peşmergeci Kurde ezidi Kurde ya pekiji Kurde ev terora gulser irade تكرن يكسر إرادة قال كرد هدف دقرة بتمييز وفلان هرماية عن فلان قنداية فلان بارشاية عن فلان دبراية جبروا يجي دماغو أف وش تشتا وصورة قبول كرنج علية أطراف دندا مثلا علية تروري ده علية دجمن ده تشتكي وصا أزبارم يعني جاگر قبول به أف يكسر قابل قالك إيجابية خمنينة دماغو هم داعشة تسليم أطراف الطرف السوسيا بكن دوسا ويدا د پشمرگار رزگار بکن آن ده انسانا سیویلین کردین ازیدی رزگار بکن اف مروباتی د اصلا مروباتی ده اخلاق هری باشه یعنی دوی استی ده جی ام آمدن ام حاضرن دما گوتشته گیوانا چه به ام کانن تبدیل کرنا اخسیران ایگو به دستن یا پکی و ایگو کرد گو دست داشتم آمدن جوی تبدیل کرنی را دست کرنی ده چونکه اف اخلاق می کردانه اف چند می کردانه تجاری هم کرد دو جهات نسکنه ام تم اجبو بلکای غریب تکوشین کریه و تضحیه کریه افجی تضحیه کی نتویه بله پرسامن یا داویه ده دو توربن تورکی جوینه حتی کنگی ددومن و تورکی دن جیگلو پشگیریان نف دولتی یا توباران کرنا داعش لدردورین کوبان هیا چند داست پیویزده و پشگیریان نف دولتی و کوسروک فرانسا جدی بیجه کو کوبان سمبولا برخودانه گلو د پراکتیک ده چه ازدایه کرم که يعني جبين ويروجي دوام بك شنكي ما قلت وي قوميته قدر كباب قوميته وير رشكنامه پیش روز دیار بکه و لسر وی رشکنامه گودر خینه پیش جبین دیسا هر دو شانده تنگلاب و دراسات بکن اف جبین ایروجی چابره دوام بکه لی پشتی وی قانون بچن علی روجابال قامش لی بردوام کرنا جبین چیبه دا آستا دن دا آستا نونتوی دا براستی جواکا نونتوی ارکگی خواه مروباتی دبینه چقاسا کم بجی بلکی تیری جی نکربه لی اف ایرو سر روژن شر ایریش بینابر ناتی راوستاندن بر خدا نگی تکرن لدنوا ویسی روزی ده 25 روزن تمامینه بالا فرن شر دولت هفگرتی ین جواکا نونتوی بنابر وانجی شر خواه کرنه اگر کو چقاس انجام نکرد ولی دوام دکه لی چنکی تأثیر اگی دمیر اوجدانا جواکا نونتوی هدی دلوه لبرنبر الوان برخودانا بو یا پکه و یا پجه دکه و سرکفتن و گاوه گو والویسی ترکیه چواینا دوان روژن داویه دل هم بر با ترور داعشه هدی ریو رباز جواکا نونتوی ریو ربازا دستک داینا جبو پکه لیدگره و زخت والویسی ترکیه ترکیه دکه اب حکومت الویسی ترکیه چاوه الوسط تركيا قلصة الوسط تركيا پر ضعيفة أنا ناصر وزير فرنسيجي يعني بريز هولندي بانجل تركا كرجو ترك الهمبر الوسط تركا نينا جاء تروري ونزيكا جاء مروفاتي ودورة لورا جدقتا زي لسر ونافنا توي سر تركا هي وترك كانوا بريا كيفك وجبوكو افري حتى كوباني انجبو وان شرفانا انجبو وان هزيكو پاراستني دكن هزيكو برخداني دكن اف دستك جبو وان بچه لمخابن دولت ترك
حتى نهاية هالوسط كي دجمانتين نزيك دبا أبجد أصلا نبنا تويدا هالوسط ترقات تي تأشير كرن وتي تي تي قلس كرن وحركز نهار زخت أجل تركيا دكاب قناعتها مدة دفي مرحلة في مهدا تركيا زرارة كي جالة كي مازن هم بخاكر وهم بجواكا دردوري خاكر بجواكا نبنا تويكر چنكي دروجة حتى انها دولة ترك اكيد كده دستك خش ترورة داعش قطنا كده لورا شر قال كردك لحد برق شر قال كردك انا هالوسط تركات بالزختي نبله وزختي غريب حد كجابت تمام كده بله غريب حسو نونري بارتي كتيا ديمقراطي بيد الكردستان كنا هلا باجار دو كي ديال مباز بارم جبروان جوينن لدو كتين انجام دانين اليان روشافا كاريوان تا يجلك سباس بو فيدمي كاينا تو ديال ما بو بوزانيارينتا بله كاك محمد بيغمان كاك غريب حسو باسا ويكي كلا كوبنوكاني داهاتو هي لان سياسه كان اتش تقامشلو يعني ايدي قامشلو بايتقتي روشاوي كردستان لوي كوبنوكان انجام دري بيتوي اجل قامشلو خويان هزار روشاویه کن به بیت چودری چلینه که تر خویان لگلیک تر کوبنا و خویان نقش رگا بس چون یتیش کردن دانن اما کاری گرتن نبیل ولی لشینی که تر به من گەشببینم بۆ مەسەلەیە گەبشێتەوە من پێش ساش پێشنیارێکم کرد بۆ کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان وتم ئەگەر یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی خۆیان بێنە پەرلەمانی کوردستانەوە بۆی هەماهەنگێک دروست بێت لە بینی ئێرە ئێوێدایان پەرلەمانی کوردستان ئیجبارکەین هەر لە سەرەتاوە پێش هەموو کەس کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان بە فەرمی بناسێنێ بەڵام بەداخەوە ئەوان نەکرا بۆچی نەکرا من تەسەورەکەم زۆربەی فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستانە خوازیاری ئەو بن کانتۆنەکانی ڕۆژاوا بناسێت تەنها فراکسیۆنە نەبێت کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە گەلێ جاری من ڕخنم لەو حیزبانی تر گرتووە کە بۆچی تەسلیمی ئیرادەی پارتی بوون بۆچی نایڵێ باشووری کوردستان عیبارەت نییە لە پارتی دیموکراتی کوردستان ئێستاشی لەگەڵا بێت پەرلەمانی کوردستان کەەوە دوو ڕۆژە کۆبنەوە هەیە هەندێک پاسا و ئەهێنرێتەوە بۆ ئەوەی کە ئێمە ناتوانین گوایە ئێمە لە شوارچەوەی عێراقێکی موحەدا کارەکەین کۆمەڵەش لەم بابەتان ناهێنێتەوە بەڵام هیچ پرسیارێکی حقیقەتێک بێ نەک حقیقت نییە من کۆمەڵشت بۆ بازەکەم گەینە مەسەلەن سیاسەتی نەوت من کۆڵیمان کرد لە سیاسەتی عێراق ئەم هاوپەیمانی هاتۆتە ئەم ناوچەیەوە عێراق ڕازیە مەسەلەن تۆ بە ساڵانە دەبابەی تورکی لە هەرێمی کوردستان و هێزی سوپای تورکیا لە هەرێمی کوردستانە بگەڕایتەوە بۆ هینی عێراق یا بۆ هینی نێودەوڵەتی ئەم هەرایی کە ئێستا هەراوەتەوە تۆ پرسر بە کەس کردووە سیاسەتێکی ئاشکرا دیارە لە مهینە هاوپەیمانەتیەک هەیە بە پێی یاسا و دەستورێک بە پێی ڕێسایەک هەیە هەر ساڵ پەرلەمانی تورکیا بڕیار نوێ ئەکاتەوە کە هێرشی سەر باشووری کوردستان بەڕەوە ئەزانێت تا ئێستا حیزبەکانی باشووری کوردستان یان پەرلەمانی کوردستان یا حکومەتی هەرێمی کوردستان دیگەرانی دەربڕی بڵێ تۆ بە چه حەقێک ئەوە هینەکەیت کە تۆ بێدەنگبووی یعنی قبوڵتە ومانەوەی هێزی تورکیا لە باشووری کوردستان یعنی قبوڵتە لەم حاڵەتانە کە ناگەڕیتەوە و ئێستاش پاساو دێنیتەوە یعنی ناتەوێت یعنی دیسانی ئەتەوێت ئینکار بکەیت لەسەر ئەو مەسەلەی کە تۆ هەڵوێستێک دەربڕی بۆ ڕۆژاوای کوردستان پەرلەمانتارێکی گرتو پێشم دەمژمێرە لێرەوتی کە ئێمە ئەمانەیە تەرچنێ بە ئەتیرافێکی زمنیش بێ بە کانتۆنەکانی ڕۆژاوا بکەن و نارەتیان لێرە بکرێتەوە هیچتر لەمە بۆراتە شەرمەزاریە بەسەر باشووری کوردستانە کە تۆ ڕۆژاوای کوردستان بە کوردستان دەزانیت و پشتگیریەک دەرنەبڕی بیرمان نەچێت کاکە خۆ پەیمانی سایکس بیکۆ ئێمەی کوڕ ڕازی نەبووین سەپیوشە بەسەرمانە بەڵام ئێستا کورد بۆتە خاوەنی ئەو ئیرادە و هێزەی کە ئەو پەیمانانەی کە کوردی بەش کردووە تێکی بشکێنێت ئێمە گەشببینم بۆی کە هێزی کوردی لەم کاتە هێزی فکری کوردی هێزی سیاسی کوردی هێزی ئایدۆلۆژی کوردی ڕێبەرایەتی کوردی هێزی پێشمەرگە و گریلای کوردی لەو ئاسەدایە کە ئیتر ئێمە پەیمانی سایکس بیکۆ بخینە زەبڵدانی مێژووە ئیتر چیتر وابەستە نەبین بەو مەسەلەیە چیتر پرسێکی تریشەیە دوێنێ لە زۆر ناوچەی باکووری کوردستان بە تایبەتی جولەمێرگە زۆر ناوچەیتر هێز ئاسمانیەکانی تورکیا بارەگەکانی گەریلاکانی هەپێگێت و باران کردووە حتا شەڕیش دروست بووە ئایا ئەمڕۆژ کە پازەی مانگە دووە دەرفەتیش بوو حکوومەتی تورکیا لەوەی کە پابندی بە پراکتیک چارەسەرکردنی کێشێ کورتە بەیانە پێت وایە لەوێ ڕۆژ بەرەو چاڕاستێکێکە لە ڕاستیدا هەموو ئاڕاستی شەڕەکان بەرەو کووردە ئیتر کوردیش ئەبێ بڕیاری ئەو بدا وەڵام بداتەوە ئەو بڕیاری کە یاپەگا بڕیاری گرت لەبەرەوەی هەتا 15 مانگ ئەگەر تورکیا هەنگاوێکی جدی نەنێت ئەوان شەڕ هەڵگیرسێنەوە شوێنێک بوو بڕیارێکی حەکیمانە بوو لە شوێنی خۆی دابووە گەلی ڕاپەڕیوە لە تەواوی شارەکانی کوردستان و ئیمڕۆژ تورکیا یەکێکە لەو لایەنانی کە ڕوبەڕووی شەڕە لەگەڵ ئێمە ئیتر مەسەلەن مەسەلەی ئاشی لە باکووری کوردستانە بە شێوەیەک لە شێوەکان تورکیا هەڵی وەشاندوتەوە ئیتر ئەگەر تۆ بڕیاری شەڕ نەگریت لەوە زیاتر هەموو جەپەکردنەوەی شەڕ لە باشوور و لە باکوور و لە ڕۆژاوای کوردستان پێت وایە کورد ئەتوانێ
بەم هەموو جەپە خۆڕاگیر بێ بتوانێت بەرخۆ بدا لە ڕاستیدا ئەگەر نەشتوانین ئەوە شەڕە ڕوبەڕوو دەبێتەوە مەجبوری بەرخودانی بکەیت ئەگە بەرخودانی دەکەیت چی دەکەیت تۆ بیتە وەکو مەڕ و لە بەردەستیا بخوات ناکریانی تۆ بە بەرخودانی بکەیت ئیمڕۆ شەڕە لە تورکیا ئەلانی شەڕی تورکیا کە لە سیاسەتەکانی خۆی پاشگەز بێتەوە کاڵێن لە بەرامبەر ڕۆژەوە لە بەرامبەر کورچەنێک پێویستی بە پرۆسی ئاشیە لە تورکیا و باکووری کوردستان تورکیاش ئەوەندە پێویستێتی لەبەرەوە شەڕێک ناوچەکەی گرتوێتەوە ڕەنگە ئاگری ئەو شەڕە تورکیاش بگرێتەوە يعني ڕەنگە ئەو مەسەلەیش هەڵگیرستانەوەی شەڕە هەر بەوە نەوەستی هەندێک شوێنی تریش مداخەلەی ئەو شەڕانە بکەن و هێزی داعشیش هەر ئەوە نەبێ ئەوان هەتا ئەم حەدەی کە خۆیان دروستیان کردو ئەو سیناریۆیە هەر لەژێر کۆنتڕۆلی ئەوانە بمێنێتەوەمانە چونکە بابەتی لەو شتانەمان زۆرە مەسەلەی حەماسێ مەسەلەی قاعیدە هەیە ئەمانە دوای ئەوەی کە ئیشوکاری خۆیان بەجێگەن بەڵام ئەم مەسەلەی حرەکەیە نەکوژایەوەمانە و پریشتیە دوور نییە ئاگری شەڕەکە لەم ناوچەیە تورکیاش بگرێتەوەمانە لەبەرەوە لە بەرخودانی و لە شەڕدا ئێستا کورد مەجبورە مقاومەت کات کورد شەڕی بەرگیر ڕەوا دەکاتەوەمانە ئەگینا ئێمە پێش هەموو کەس پێویستمان بە ئاشتی و لە ئاشتیدا چارەسەری کێشەکان دەبینینەوە بەتایبەتی ئەوەی کە لە ڕۆژاوی کوردستانە دەبینینەوەوانە هەر لە سەرەتاوە بڕیاری شەڕیان هەڵنەگرت وتیان چێ لەگەڵ ئێمە دانیشە و مافەکانی ئێمە لە بەرچاو بگرین ئێمە لەگەڵوانین دەکەین نەچون یەکسەر پەلاماری شەڕ بدەن و شوێن بچوودێن و شوێن وێرانکەن لە باکووری کوردستانیشا تورکیا مەسەلەی پرۆسەی ئاشتی بێکاریگەر کردووە بێڕۆڵ کردووە هەنگاوێکی جدی نەهاویشتەوە و بەتایبەتی ئێستاش شەڕی کوبانی شەڕی هەموو کوردە کەجەکە هەست بەوە دەکات ڕاستینەی ئەوە دەزانێت کە شەڕی کوبانی شەڕی ئامەدە شەڕی قەندیلە ئەکرێت بۆیە پرۆسەی ئاشتی بە شێوەیەک لە شێوەکان خۆی بێڕۆڵ بووە ئەگە تووشیا شەڕی نەکردێتەوە تەسەورەکەم دە ساڵ نەگرێت لە مەسەلەی پشتگیریکردنی داعش لە ڕۆژاوی کوردستانە کەجەکە بڕیارێکی بۆ ڕەنگەی دابوو هێرشەکانی خۆی دەست پێ دەکات و شەڕ هەڵدەکچێنەوە لە ئێستادا ئەوەی بەتایبەتی لەسەر ئاسی کۆمەلگای نێودەوڵەتی کە ئەگەرسەیەکی لە هەموو دنیاە خۆپیشاندانێکی زۆر فراوان لەسەر مەسەلەی کانتۆنی کۆبانیاگیری حتا ئەوەی سەرنجی زۆر کەس ڕاکێشەی ئەفغانستان بوو کە ئەفغانستان خۆ لە ڕەوشێکی زۆر حساسایە لای خۆپیشاندان بۆ کانتۆنی کۆبانیاکرێ هاتنە سەرخەتی بەرپرسە باڵەکانی دنیا لەسەر مەسەلەی کانتۆنی کۆبانێ پێتوانی ئەمە تەوازنی هێست لە ناوچەکە بگۆرێ کۆبانێ بووتە دیفاکتۆ هەبوونی یەپەگە و یەپەژە بووتە دیفاکتۆ دەبێت لە مەنزومەی دیفاعی نێودەوڵەتی اعترافی پێ بکرێ بەڵێ زۆر ڕاستێ بێ ئەوڕێک لە مێژووی خۆمان بجین و بزانین ئێمە لەکوێی مێژوو داین و ئێستا لەکوێین ئێمە بە ساڵان لە مێژوو فڕی داینێتە دەرەوە ئەوە دەستی خۆشمانی تایە بەڵام مێژوو لە ئێمەدا شارەوە بوو ئێمە لە مێژوودا شارەوە بووین بەڵام ئێستا مێژووش ئێمە دەردەخات و ئێمە مێژوو ئەنووسینەوە ئەوەی کە لە کوبانیە دەردەکەوێت ڕاستینەی ئەو قسەیە دەرەکەوێت ئەوەی لە کوبانیە دەردەکەوێت ئەوە ڤێتنامە ئەوە جیڤارایە لەوێ سەری هەڵداوەتەوە ئەوە شاری لینینگرادەکە کە تەنها کوبانی نابێتە سمبۆڵ بۆ گەلی کورد بۆتە سمبۆڵ بۆ تەواوی گەلانی ئازادی خوازی دنیا ئەوەی کە بێ ڕۆژێک تێکۆشان کە بەرخودانی بکات دژی زوڵم و داگیرکاری ئەبێ مێژووی کوبانی بخوێنێتەوە لەبەرەوە کوبانی هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە هەموو ئەو پیرانەی کە دەیانەوێت کوبانی بمرێ کوبانی بکەوێت کوبانی بۆ هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە چۆن ناوی شەهید ئەو قارەمانەیە کە هەمیشە ناوی دەمێنێتەوە کوبانیش بە هەموو شێوەیەک لە شێوەکان بە زیندوی دەمێنێتەوە لەبەرەوە بووە ئەمری واقع بەسەر تەواوی دنیا ئەگەر ئەو نازانم ڕێکخراوی نەتەوەیەکەکان کووە مافی مرۆڤ کووە ئەم شتانەیانی جێی شەرمە ئەگەر ئیمڕۆ تۆ ئەو ڕاستینەی کوبانی نبینیت ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا لێ نابێ بەهی شێوەی کوبانێ بکەوێ ئەگەر کوبانێ مادەم ناڵێن بەهی شێوەیە بکەوێ حتا ئەمریکا لێ هێزی ئاسمانی بەسنیە دەبێت هێزی پەژەی هێزی زەمینی شەڕوانی کوبانێ بکرێ بۆی ئەو ئابلۆقی لەسەر کوبانێ بشکێنێت پێت وایە ئەمە تا چەند پەیامێکی جددیە من لە ڕاستیە سیناریۆی هجومی سەر کوبانی بە سینار خۆیانم دەزانی و ئێستاش هەروایە ئەوان چۆن لە شنگا لە کۆمەڵکوژیە کرا و هاوپەیمانەتێکیان دروست کرد و هاتنە ناوچەکە بە هەمان ڕەنگویستیان گەلی کوردی بێخاوەن کە گەلی کورد بە بێخاوەن دەبینن بە صاحب دەبینن لە کوبانیدا کۆمەڵکوژیەک بکرێت و هەرایەک بنێنەوە و بچنە سووریاوە دوای ئەوە لە ڕۆژاوای کوردستانەوە چۆن بە ساڵان لە هەرێمی کوردستانە ئۆردوگایەکی ئامینە بوو تا ڕادێکی زۆر بۆ هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل و هێزی هاوپەیمانانی ئەمریکا دەیانویست لە ڕۆژاوای کوردستانیشا بە هەمان شێوە لێوە شەڕی سووریا دەست پێ بکەنەوە بەڵام لە قارەمانەتی کوبانیدا ئەم سیناریۆنە ئەم پیرانە هەمووی سەروبن بوو چونکم ئەوەی کە ئەوان دەیانویست سەری نەگرت بەرخودانی کوبانی نیشانیدا هیچ هێزێک ناتوانێت لە کوبانیا بژی هیچ هێزێک ناتوانێت مەگەر هەموو گەلی کوبانی بمرێت و شەید بێت و ببێتە مەعسکەرێک ئەگینا ئەوەی کەماوە کەسی قوبوڵ نییە
کەسی قوبوڵ نییە ئەو ڕێبەرانی خۆی نەبێ ئەو نوێنەرانی خۆی نەبێ ئەو گریرانی خۆی نەبێ ئەو کچوکوڕانی نەبێ کە ئێستا پارێزگاری لەوێ دەکەن ئەمە ئیسپاتی کرد کە هێزێک کە دەوێت پارێزگاری لەگەڵ و نیشتیمانەکەی کات هێزی گریلایە هێزی یەپەژێ ئیدارەکردنی ئەو واقعی لە کوبانی هەیە لەسەر ئاسی ڕۆژاوی کوردستان تا چەند ئیدارەکردنێکی منطقەیە کە زیاتر بتوانێت ڕەوشەکە ئەو ئاراسە جیاوازەکان و بەرخۆدانی لە کوبانی هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی زیاتر بچەسپێنێ و پشگیریەکی فراوانتر بۆ بەدەستبێت ئێستا لەم کاتەدا پیلانی ئەوان هەموو سەر و بن بووە بە شێوەیەک لە شێوەکان ئەیانوێ ڕەنگە بۆ پیلانێکی تر بگەڕن بەڵام ئەبێت هەمویان دان بنێن بە ڕاستینەی کوبانیدا دەبێت گەلەکەشمان لە هەر شوێنێک شانازی بۆ بکات پشگیری بکات ئەوەی نایکات دیارە لە مێژووە مێژوویکی ڕژ بە خۆی دەنووسێتەوە دوایی نەباسی کەرامەتکاوە نەباسی شەرەفکان نەباسی هەڵوێستی نەتوێگە من پێم وایە هەش حیزبێک ئیمڕۆ هەڵوێستێکی جدی دەرنابڕێ دوایی پاژناوی کوردستانی لە خۆی بکاتەوە باش بەرپرسەتی لە پارچەکانی تری کوردستان چۆن نەبینی بوون نمونە ڕۆژهەڵاتی کوردستان کە لە سەرڕێی ئەو ئەمنیەتە توندێ لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان هەیە خۆ پیشاندانێکی زۆر فراوان ئەنجام درا ئاسی بەرپرسەتی لەسەر ئاسی گشتی پارچەکانی کوردستان چۆن نبینی بەرامبەر کۆپان من گەشتبینم بە گەلەکەمان لە هەر شوپاچی کوردستان هەساوەتە سەر پێ ڕابووە ئەمە شیمانەی ئەوەیە کە یەکێتێکی نەتەوەی کورد دروست بێت پشگیریەک لە بینی کوردان خۆی دروست بێت بەڵام بەداخەوە سەرکردایەتی سیاسی کورد قۆرخی ئەو هێز و توانایی خەڵکیان کردو هەر یەک بە شێوەیە گروپێک لە خەڵک هێزیان بێڕۆڵ کردو بێ ئیرادەی کردو بەڵام ئیرادەی گەلەکەمان بەم خۆپیشاندا بە پشگیریکردن لە کوبانی هەموو حیزبەکانی وەلانە نیشانی دەدات کە ئەگەر ئەوان نێنە بەرەی گەلەوە ئەوەتانە ئەو شتێک کە توی بینی ئێستا حیزبەکان کەوتونەتە خۆیان دوای گەل هاتوون لەبەرەوە لە چارچێ زەختی گەلدا بووە زەختی شارەدا بووە بێگومان ئەوەی کە لە سنە خۆپیشاندان دەکرێت ئەوە هەچ شێزێک نایەتە سەرخەت بۆ پشگیریکردن شەرمەزاری بۆ لێرەیە بەرپرسەتی گەل چۆن نەبینی لە کاتێکە کە ئەگەر حزبێکی شەبێت ناتوانێت ئامانجی نەبێت لە هێلینەتەوە یا خزمەتی بەرژەوەندەکان کە گەل بهێنێتە سەر ڕێگا ئێستا لە باشووری کوردستان زۆر بەوازەحی بینیمان چالەکیەکانی پەرلەمان چالەکەەکانی سەرۆکی هەرێم چالەکەەکانی حکوومەت کێشتا جوڵێکی بۆ ڕەنگەی نەکردووە هەندێک لە وەزارتی پێشمەرگەمانە هەیە کەوتنە دوای گەل کەواتە گەل ئاڕاستی ئەوانەکات ئەوانیش لەوە دەترسن کە گەل ئەوانیش وەلا بنێت ئەوەی ئەوان هاتوونەتە سەرخەت من گەشتبینم بە ئیرادەی گەلەکەمان لە باکووری کوردستان ئەو قارەمانەتی کە نوانیان کە تورکیایان هەژان ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە نوانە ئەوەی کە لە ئەڵمانیا و لە ئەوروپا ئەوەی کە لە باشووری کوردستانە هەمووی هاتوۆتە سەرخەت ئیتر ئەوە ئیجبارەکە بەسەر حیزبی سیاسیە ئەگەر ئێوە ژێکێتێکی نەتەوەی دروست ناکەن هەڵوێستێکی نەتەوەیتیان نییە کەواتە لە ئێستادا هەڵویستی حزبەکانی باشووری کوردستان چۆن لێکە دێتەوە بە تایبەتی کە باشووری کوردستان ناوچەیەکی ڕزگارکراوە کورد خۆی بەرەوە بە تا ڕادەیەک باشی بینم چونکە کۆبوونەوەکانی پەرلەمان هەیە ئیتر بێ هەڵوێستی جدی وەرگرن بە سیاسەتی خۆیان ناپشنەوە پشگیری نێودەوڵەتی و پشگیری ئەقلیمی ئەمانە چارەسەریەک نییە بۆ گەلەکەمان ئەو حیزبانە دەبێت بگەڕێنەوە بۆ ڕەئی گەل پشگیری لەگەل وەرگرن و ئەوەی بینیمان لە کوبانیان نیشانیدا ئەوەی دەبینین لە قەندیلا نیشانیدا تۆ پشت بەگەلی خۆر ببەسی ئەتوانی زاڵبی بەسەر هەموو ئەو مەسەلاندا ئەومان لەبینە زۆر مێژوو هەیە لە ڤێتناما گەل توانیان ئەمریکا دەرپەڕێنەوە پشگیرێکی نێودەوڵەتی هەیە حتا دامێکی ئەلامی نێودەوڵەتی هەیە بۆ ناساندنی کوردەوە و هەموو مەزلومیەتە بەسەری کوردە و هەموو قارەمانەتێکی هێزی پێشمەرگی و شەڕبانانەکەن پێتۆیە کەرەمە لە چارتیۆی استراتیژی و ئەجندایەکی نەتەوەی پۆلێم بکرێت لایەنە سیاسەکانی شەک و شارە یەک گرتوبن ئامانجەکان زۆر لەوە گەورەتر بەدەستێت ناوچەکە بە گۆڕانکاریە دەڕات ئەگەر هەچ حیزب و لایەنی هەستەکردێکی سیاسی نەتوانێت لە گۆڕ ئەو گۆڕانکاریانەی کە هەیە هەڵوێستێکی نەتەوەی هەڵوێستێکی دیموکراتی هەڵوێستێکی جدی وەربگرێت دڵنیام لەوەی مێژوو لێی خۆش نابێت و گەلی لێی خۆش نابێت بەڵێ محەممەد عەبدوڵڵاه بەرپرسی پەیوەندەکانی پارتی چارەسەری دموکراتی کوردستان سوپاس بۆتە بەڵێ بەرزان ئێمە سوپاسی میێوانیمە غەریب حەسوژیتکەین نونەرێ پارتیا یەکێتیە دموکراتی پێدی لە کوردستانی کول لە دووەکێت گەلمە بوانها جوینێنان بێگومان دەدومن بەکە بەڕێز غەریب گوتی ئەو بڕیارە ئەو کومیتێکی هەفبەش پێک بینن کومیت شش ئەندامان پێک بێ سێ ئەندام ژێ خۆسەریە دموکراتیکی سێ ئەندامیش لە جباتە نیشتیمانیە کورد یا سووری بە دەبێژەژی کۆ جوینانان یەن داهاتی وێ بڕیارە لە قامشلوکی یا ڕۆژاوای کوردستانی بین ئەنجامدان و جمعیجی دبێژیانها بەردامن و بۆ هەر ڕۆژ بەحسەندێکی کرد و جوینێتوان دیگە سەرۆکی هەرێما کوردستانی گەلێک باش بوون و گەلێک جدی بوون و ئامانجی توێژی گەلێک دەهێبوون غەریب حسۆ ئیشارەت هەندێکی کرد و گەلێک دیلێن داعش چەکدارێن داعش لە سێواندانە ئەو وان دیلە ئامادەنە گەل داعش بچاپدەریە طرفێسەیە ئالگۆرکەن بۆ ئازادکردنا پێشمەرگان یەن هەرێما کوردستانێ دامان دەمدا ئێزدی کوردی نزیک و دەدەسێ داژەنە هەتا ڕۆماڵێکردن ئەم بەهەف دگەین دەخێر و خەشیانداوە